سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان، خۆشحاڵم ئەمڕۆژ لەگەڵتان دەبم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێ. لەگەڵمان بن با بچین بۆ لای مناڵە چاوگەشەکان. فەرموون. چۆنن مناڵە چاوگەشەکان؟ باشن؟ ئەزان من ناوم چییە؟ من ناوم زیتەڵەیە. ئێسایم بۆ لاتان هەر یەکە و گۆرانێکی خۆشم بۆ ئامادەکەن. باشە؟ چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ ئەنوشە. ئەنوشە ناوێکی زۆر خۆشە. ئەنوشە ئەو شتەی بەدەمتەوەی چی پێڵێن؟ کەمامە. بۆچی بەسووتە؟ لەبەر نەخۆشی. نەخۆشی. ئافرین. تۆ چۆن خۆ پارێزی لەو نەخۆشیە؟ هەڵای کەمامەکە بەس. چیتر؟ ئیتر دەست بەشۆ. ئافرین. بەچیە بێ دەست بشۆی؟ ئەبێ ئاوکرد بەڵاکەی شامپۆکەی پیاکەی. زۆر باشە. ئەنجا لێی خەیتۆڵە ئەنجادایی کە کردەوە بیشۆرەوە. ڕاستەکەی. تەواوە. ئەنوشە تۆ لە پۆلی چەنی؟ یەک. لە پۆلی یەکی. لە چ پیتەکان؟ وەڵاهی لەم پیتین. پیتی چی پێڵێنەوە؟ من نەزانم. زانم تۆ زانی؟ ئی کۆتایی. پیتی ئی کۆتایی. چۆن؟ ئی. هەدی بڵێ ئی. دەی زای سەوتی کاممان بەرزترە. ئی. ئافرین. چەپڵەیەکی بۆ لێنیەوە. ئافرین. ئەنوشە تۆ بەیانیان کە لە خەوەڵە سیەکەم شت چیەکەی؟ تاوالێت. ئافرین. دوایەوە؟ دەموچاو. دەموچاومانە شۆی. بەچی؟ بە فڵچە. دەموچاو بە فڵچە؟ بە سابوون. زۆر باشە. دانەکانمان بە فڵچە شۆی. ئافرین. ئەنوشە ئەزانی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ؟ ئادەی. گوڵی باخچەی پاڵکە پاڵکوخانەی دڵم. ئافرین. زۆر باشە. یەک چەپڵەی قایی بۆ ئەنوشە. زۆر باشە. ئەنوشە ئێماچی بۆ لای هاوڕێیەکی ترە. زۆر دڵخۆش بووم بە ناسینە. جوانی کوڕە جوان. باشی؟ ناوت چییە؟ لاوک. چی؟ لاوک. لاوک؟ لاوک گیان. لاوک چۆنی؟ لە پۆلی چەنی لاوک؟ یەک. یەک. ئافرین. زۆر باشە. لاوک ئەو کەمامەیی بەدەمتەوەی چ ڕەنگێکە؟ ڕەش و سپی. سپی و دەی ڕەش.
ئافرین لاوەک گۆرانێکی خۆشمان بۆ بڵێ دەی وەڵا نازم نازانی ئەی نوکتەیەکی خۆش ئەویش نازانی زۆر باشە سەرکەوتوبی بە سوانەکانێ زۆر خوێنی باشە بۆ ئەوەی دەرچیت و بچیتە خۆناغێکی تری خوێندن هەر بژی بەمچینە لای هاوڕێیەکی ترمان چۆنی کچە جوان باشم باشی ئەوە گێ و کەمامە بەمەیی بۆ کڕیوی لە بازار کرێ لە بازار کڕیو ئەی بۆم نەکڕیا من کەمامە پێوە نییە عەزەکە کەمامەکە بۆ خۆ دەبێت زۆر سپاس بەڵام ئەوەی تۆ نابێ زانی بۆچی لەبەرەوەی نەخۆشیەکە گوازرێتەوە بۆ منیش نابێت کەمامەی خۆ بەی بە کەسی تر باشە بیرە نەچێ هەرگیزەوە نەکەی بی بە مناڵێکی تر ئەدی ناوی خۆتە پێ بڵێ بیرمان چۆوە بەمایی ناوی تۆ چی بوو؟ مەیلی مەیلی ئەدی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ خێرا لە ڕوو نایە لە ڕوو نایە؟ نا دەی بە جۆمان بیڵێ ها نازانی؟ نا زۆر باشە سەرکەوتوبی بەمچی بۆ لای ئەو کوڕە جوانە چۆنی؟ باشم باشیت؟ تۆ چۆن ناوت چی بوو؟ دیوان چی؟ دیوان دیوان تۆ چەند ساڵ؟ وەڵا حەوت ساڵم حەوت ساڵ ئافرین هەر بژی دیوان لە پۆلی چەنی؟ لە پۆلی یەک لە پۆلی یەک ئەوە چی نووسراوە لە دەفتەرەکەتە؟ ئەمە ڕۆزا ئەمەش هی کۆتایی هی کۆتایی ئەمەش هی سەرەتا ناوشە ئافرین زۆر باشە تۆ ڕۆژی چەند کاتژمێر وا ناخوێنی لە ماڵەوە؟ وەڵا بەخوا نازانم زۆر یاریەکەی لە ماڵەوە؟ وڵا زۆر بەچی یاریەکەی؟ وڵا بە تاک بەچی؟ تاک ئافرین ئەزانی چی ڕۆژانە کە یاری و کرد کاتژمێرێک یاری بکە دوای ئەوە دەستکە بەوانە خوێندن باشە؟ ڕێککەوتین؟ ڕێکەوتی ساڵێکی تر کات بۆ لاوە بێ چوبیتە خۆناغی دوو باشە؟ دەی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ ئاخر گۆرانی کرۆنایە گۆرانی کرۆنا؟ ئەرە وەڵا هادی بیڵێ؟ ئەرێ وەی ئەڵێن کرۆنەواکی خۆمان هەڵکێشا لە دەستکێش و دەمامە ئافرین زۆر باش بوو چەپڵێکی قایمی بۆ لێیە کاتێکی خۆش سپاس چۆنی؟ باشی؟ زۆر سپاس ناوت چییە؟ دلی لە پۆلی چەنی؟ ئافرین یەک منیش لە یەک بووم دوایی دەرچووم بۆ دوو دوایی دەرچووم بۆ سێ دوایی دەرچووم بۆ چەند؟ ئافرین دوای سێ چەندە؟ دوای سێ چوار هەر بژی دلین ئەگەر شتێک لە پۆلەکەتا کەوت بوو کلێ نسێ شتێک چی لێەکەی؟ فرەیتە کوێ؟ ئافرین یەک چەپڵەی قایمی بۆ لێیان هەر بژی دلین قوتابخانە خۆشەوێ؟ بۆچی؟ ئافرین زۆر زیرەکی زانی پێم خۆش بوو منیش وەکو تۆ زیرەک بەڵام ناتوانم گەڵتۆ لەگەڵاکەم منیش وەکو تۆ زیرەکم دلین هەندی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ؟ نازانی؟ ئەی بەسەراتێ من بۆ بگێڕمەوە؟ منیش بۆ نەگێڕمەوە؟ من بێتاقەت دەی منەچم بۆ لای هاوڕێیەکی ترە کاتێکی خۆش چۆنی کوڕە جوان؟ باشی؟ زۆر ئای هەمیشە ئاوا باش بی ناوت چییە؟ چی؟ ئافرین منیش ناومە زانی چییە؟ زیتەڵە ناوەکانمان نزیکە لێکەوە وایە؟ ئافرین لە پۆلی چەنی؟ یەک شەوان زووە خەوی؟ کاتژمێر چەند؟ سەعات چەند؟ سەعات دە زۆر باشە ئەزانی پێویستە بەیانیانیش سەعات چەندەسی؟ سەعات حەوتەسی بەوە ئەبی بە مناڵێکی زۆر چالاک و چوست وایە؟ دادی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ بۆ یادگاری
دەی سەرندەن واسیرانسان خۆشی ئەوان ئاهەنگین گۆرا ئەنادا دەی وەرەوە نەبوو دەست خۆش زۆر سوپاس دەباش دەست خۆش جوانە چۆنی بۆ کێشە و بەلووت بە شۆ لێ بکەم نابێت چۆنی باشە ناوت چی بوو دارۆ ناوت چی بوو دارۆ دارۆ ئەحواڵت چۆنە باشە باشی ئەو چاوی کە جوانانێکی بۆی کڕیوی خۆمان بووە خۆ هەو بوو ئەر لە مناڵیەوە هەو بوو منیش حەزمە کرد چاوی کەیەکی وامە بێ بەڵام بۆم نابێ باش ئەم جارە ئەگەر هاتمەوە بۆ لاو چاویلکەیەکم بۆ کڕی لەکەم بوو لەکوێ بووە دە باشە من کە هاتمەوە بۆ لاو ئەگەر هاتینەوە ساڵێکی تر من چاویلکەیەکم بۆ کڕم باشە زۆر باشە ئەو کەمامەیە بۆ بەستووە بۆی ناخۆش نەبوو نەخۆشی چی کۆرۆنا کۆرۆنا ئافرین ئادی چۆ خۆ لە کۆرۆنا پارێزی بەدەمام کودەسۆدن و تاقیم کرد ئەی ئافرین منە شتانەم نازانی وەکو تۆزانی کێ فێری کردووی ئەم شتانە خۆم خۆ وەرە و زانی ئادی دەستت چۆن نەشوی تۆ شتە باشانە لەکوێ زانی وڵات بزانم ئەی ئافرین بۆ تۆ بلیمات ئەدی گۆرانێکی خۆشم بۆ بدەی گۆرانی زانی نایڵێ ئەخە من لێو عاجزم ما دەی گۆرانێکم بۆ بڵێ تو بیڵێ من بیڵێم باش زەنگ لێدەن وا سەری ساڵە دەی تۆش بۆم بڵێ نایڵێ داچم بۆ لای هاوڕێیەکی ترە بۆیە و گۆرانێکم بۆ بڵێ کاتێکی خۆش بۆ تۆ سپاس چۆنی ئەوە کێ قژی بۆ داهێناوی بەمبانیە کێ باوکی خۆشەوێ باوکی ناوی چییە ئەی خۆ ڕەمە چاوی زۆر جوانە سەیری چاوی کەن ئەی هاوار چاوی من وەکو چاوی تۆ نەبوو ئادی پێم بڵێ ئەگەر هەستایت و پۆشاکەکانە پەڵەیەکی پێوە بوو لەبەر یەکەی یان لەبەری ناکەی لەبەر یەکەی ئەبێ پۆشاکێکی تر لەبەرکەی بۆ ئەوەی کە هاتی بۆ قوتابخانە پۆشاکەکانە پاک و جوان بن وەرە بەگوێتە شتێک بڵێن بۆ ئەوەی هاوڕێکانە هەمیشە بڵێن ئەو ڕەقۆزە کێ هاتووە بۆ دەوە ئافرین بۆ تۆ ئافرین ئادی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ ئەو بوو گۆرانی وت وێ چای ون نایزانی تۆش نایزانی نایزانی هەر بژی بۆ تۆ ئافرین دەست خۆش بچین بۆ لای هاوڕێیەکی تر چۆنی کچە جوان باشی هەمیشە باش بی ئەوە چییە لە کتێبەکەتە وە ڕەسمی چییە ئەوانە چییە ڕەسمی چی ئەوە چییە زانمەزانی چییە چێتە دەممانەوە لەوێەوە چێتە گەدەمانەوە وەرە بەگوێتا بیڵێم نان وایە ئەبێ پێش ناخواردن چی بکەیت چی بخۆی نا ئافرین بەڵام نانەکە بە چیەوە بخۆی بە چاوە بە ماسەوە بەو شتانە پێش ناخواردن نەبێت دەسەکانمان جوان جوان بشۆین وایە بۆچی ئافرین بۆ نەخۆشی لەبەرەوەی میکرۆ بە دەسەکانمانەوە نەبێ و بچێتە دەمانەوە دوایی دەمان تووشی نەخۆشیە بێت لە دەمانەوە گوازرێتەوە بۆ کوێ بۆ گەدەمان دواتر گەدەشمان تووشی نەخۆشیە بێ ڕاستە ئەبێ ڕۆژی چەند جار دەستمان بشۆی هەر زۆر هەتا زۆر دەستمان بشۆین باشترە وایە پێش ناخواردن دوای ناخواردن کە دەستمان لە شتێک یا دەستمان بشۆین ڕاستە گۆرانیە زانی نازانی زۆر باشە
گۆرانی لەبەر کە جاری داهاتوو کە هاتمە لەو گۆرانی و پێڵێم باشە؟ زۆر باشە سەرکەوتوو بی باچی بۆ لای هاوڕێیەکی ترمان چۆنی؟ باشم باشی؟ ناوت چی بوو؟ داری؟ ئەوە چییە لە ملتا؟ چییە؟ ملوانکە زۆر جوانە کێ بۆی کڕی؟ دایکە؟ دایکە تەمەندریەش بێ لەگەڵ توە باشە؟ زۆر باشە ئافرین ئەوە ئەمڕۆوانەی چی خوێنن؟ کوردی کوردم خەڵکی کوردستانم زمانێمە کوردیە وایە؟ تۆ گۆرانی ئاوازانی؟ ئێوە چیە لە دەسا؟ سەعات ئەوە سەعات چەندە؟ سەعات 5 دقە هەر بژی کێ فێری کردووی؟ دایکە زۆر باش دایک و باوکە دایک و باوکە ڕۆژانە سعی و پێکە لە ماڵەوە؟ زۆر کوڕ تۆ زۆر باش ێزانی؟ ئافرین هەر بژی ئەی بە ئۆنلاین وا ناخوێنی؟ زۆر باشە ڕۆژی چەند کاتژمێر؟ 3 کاتژمێر زۆر باشە ئەتەوێت کە مەکتەبێت تەواو کرد ببی بەچی؟ بم بە دکتۆر هەر بژی ئەو کاتە کە بووی بە دکتۆر منیشیەم بۆ لای تۆ خۆم چارەسەرەکەم باشە؟ ئەبێ بەڵێنم پێ بەیوانەکانێ بە باشی بخوێنی تۆ کوڕێکی زۆر باشی زۆر زیرەکی وایە؟ منیش پێم خۆش بوو هەمیشە وەکو تۆ زیرەک بم گۆرانی مناڵان زۆر لەبەرکەی بڵێ بۆ بۆی کە هاتمەوە بۆ لەو گۆرانی خۆشی مناڵانم بۆ بڵێ باشە؟ زۆر باشە ئافرین هەر بژی کاتێکی خۆش چۆنی کچە جوان؟ باشی؟ هەمیشە باش بی ئەڵێم ئەم دوانێ کێ بۆی کڕیوی ئەو دەبەی ئاوە و ئەم جانتا بچکۆ لە جوانە دایکە باشە ئەم جانتایە چی تایە؟ ئەم جانتایە شتی وەکو چی؟ شتی هین قەڵەم جاف لا س د ئی گ وەنیە بۆچیە بێ شتانە بکەینەوە جانتایەوە؟ بۆیە نەزانی بۆچی؟ بۆی شتەکانمان لێون نەبێت و پەرش و بڵاو بێ هەریەکە و لە شوێنێکەوت بێ ڕاستە؟ ئافرین بۆ تۆ هەمیشە ئاوا گەشاوە بی مناڵی زیرەک گۆرانی زانی؟ نازانی؟ دە گۆرانی لەبەر کە بۆی جارێکی تر کە هاتمەوە بۆ لەو گۆرانێکی خۆشم بۆ بڵێ باشە؟ دەی کاتێکی خۆش ئەم کوڕە جوانە ناوی چی بێ؟ باوان ئاوان ئافرین ئەو دەبێت چ ڕەنگە؟ زەرد چیتر ڕەنگی زەردە بزان مەزانی؟ ها؟ کاستەر خواردووە؟ کاستەر سوودێکی زۆری هەیە بۆمان نەزانی بۆچی؟ هەر شتێک کە خورا سوودی خۆی هەیە بۆ باڵامان بۆ تەندروستیمان بۆ هەموو شتێک ئەو کاتە کە تۆ خواردنە زۆر خوارد زیرەک ئەبی وریاتر ئەبی توانای خوێندنە زیاتر ئەبێ ڕاستە؟ دەی گۆرانیەکەم بۆ بڵێ نازانی؟ ئافرین ئەی تۆ ڕۆژانە چەند کاتژمێر وا ناخوێنی لە ماڵەوە؟ سەعات 3 تا چەند؟ تا 6 زۆر باشە شەوانیش وانە بخوێنە دوای ئەوە سەعات 10 شەو بخەوە باشە؟ زۆر باشە سەرکەوتوو بی چۆنی کچە جوان؟ باشی؟ ناوت چییە؟ ئافرین پۆلی چەندی؟ یەک ساڵێکی تر دەرەچی بۆ چەند؟ بۆ 2 ئافرین ئەو کەمامەیە بۆ پێوەیە؟ ئافرین بۆ خۆپاراستن لە نەخۆشی چی؟ کۆرۆنا وایە؟ کەمێ و کەمامێ بێنەرە خوارەوە با چاو جوانەکان ئازاری پێ نەگا باشە؟ ئافرین تۆ بەیانیان هەڵەسی لە خەو نانەخۆی؟ ئافرین چونکە ناخواردن سوودێکی زۆری هەیە بۆمان وایە؟ ئەی نیوەڕوان کە ئاچیتەوە یەکسەر چی ئەکەی؟ نابێ یەکسەر نامخۆی ئەبێ چی؟ پۆشاکەکانی خۆ دانی وایە؟ دواتر دەسەکانت جوان جوان بە ئاو و سابوون بشۆی
دواتر بیتە سەر سفرە و نانەکە و بخۆی دواتر بچیتەوە دەست بشۆی دوای ناخواردن ڕاستە؟ بەڵام وانەکانت بیر نەچێت لەو نێوەندەیە باشە؟ ئافەری بۆ تۆ گۆرانێکی خۆشم بۆ بڵێ؟ نازانی؟ دە باشە جاری داهاتوو گۆرانی خۆش لە بەرگەی بۆی کە هاتبوو بۆ لاو فێری گۆرانی جوان جوانبی باشە؟ کاتێکی خۆش؟ چۆنی کچە جوان؟ باشی؟ هەر بژی ناوت چییە؟ ئافەرین ئەو چاویلکەیە و چ ڕەنگە؟ شین زۆر باشە بەردەوام چاویلکەکە و لە چاوکەی باشە؟ بۆ ئەوەی زیان بە چاوە جوانەکانە نەگا باش؟ ئافەرین لەوانەکان تا چۆنی؟ چوانەیە کە زۆر پێخۆشە؟ کوردی ئافەرین ئەزانی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ؟ نازانی؟ بەڵام جاری داهاتوو کات بۆ لەو گۆرانێکی خۆشم بۆ بڵێ باشە؟ ئافەرین هەر بژی چۆنی کچە جوان؟ ئەو کەمامێ و چ ڕەنگە؟ بەمەیی ئەیجا تاکە و چ ڕەنگە؟ بەمەیی زۆرە حەز لە ڕەنگی پەمەییە؟ ئافەرین ئەوە ئەدیەوە چییە بە قشتەوە؟ ئەوە تەوقەیە؟ ئەو تەوقەیە چ ڕەنگە؟ ئەدی جوانە زۆر کێ بۆی کڕیوی؟ دایکە ئافەرین بۆ تۆ لە پۆلی چەنی؟ یەک ئەی ناوت چی بوو؟ سێوە ئەدی گۆرانێکی خۆش بۆ بڵێ بەسەر سێوەیە نازانی؟ دە باشە تۆ بانیان کاتژمێر چەندی بۆ قوتابخانە؟ هەشت لە هەشتەوە تا چەند لێرابی؟ دەی لە هەشتەوە بۆ یانزە وایە؟ مامۆساکان نەخۆشەوێ؟ بۆچی؟ ئەزانی بۆ؟ لەبەر ئەوەی وانەی باشە فێرەکان لەبەر ئەوەی تۆ لە پاشە ڕۆژە ئەبی بە شتێکی باش پێ خۆشە کە گەورە بووی ببی بەچی؟ دکتۆر ئافەرین کە بووی بە دکتۆر خزمەتی گەل و نیشتیمانەکەی خۆ بکە باشە؟ ئافەرین هەر بژی کاتێکی خۆش بۆ تۆ چۆنی کچە جوان؟ باشی؟ ناوت چییە؟ سایە؟ ناو سایە بوو؟ ناوێکی خۆشە ئافەرین کێ ناوی؟ دایکە تەمەند درێژمی باشە سایەگیان تۆ ئەتوانی بە کوردی هەتا دەم بۆ ببژێری؟ دەی یەک دوو سێ چوار پێنج شەش حەوت هەشت نۆ دە ئافەرین یەک چەپڵی قایمی بۆ لێیان هەر بژی دەست خۆش زۆر باش بوو بزانم منیشە زانم یەک دوو سێ دوای سێ چەند بوو؟ چوار پێنج شەش حەوت هەشت نۆ دە دە چەپڵەیەک بۆ منیش لێیە دڵم پێخۆشە ئافەرین هەر بژی باشە لێرە مامۆساکان ڕۆژانە چەند کاتژمێر دەرسی پێڵێن؟ چوار ئەی کە چوویتە ماڵەوە خۆوانەکانە خوێنی؟ زۆر باشە ئافەرین ئەی گۆرانیەکی خۆشم بۆ بڵێ؟ نازانی؟ بەڵێنم پێی ئەم جارە کاتم و گۆرانیەکی خۆشم بۆ بڵێ؟ زۆر باشە ئافەرین کاتێکی خۆش بۆ تۆ چۆنی کچە جوان؟ باشی؟ کە بچکۆلانە و جوانی تۆ ئەوە کێ و پرچە جوانی ئاوا بۆ دایە ناوی؟ دایکە قشە چ ڕەنگە؟ چی؟ ڕەشیان سوور گاڵتاکەمەوە قشە زۆر ڕەش و جوانە بۆیە واموت بە گاڵتەوە بوو باشە پێم بڵێ ناو چی بوو؟ سارا ئەزانی ناوی چییە؟ شاخێکی زۆر بەرز و خۆشە ئەزانی لەکوێ؟ لە دوکانی گەشتیاری تۆ چی بۆ دوکان بۆ سەیران؟ ئافەرین کاچی بۆ ئەوێ؟ دەبەی ئاو سفرەی ناخواردن و ئەو شتانە کە تەواو بوو ئەبێ چی لێ بکەی؟ فڕێ بەی؟ ئەبێ فڕێ بەیتە کوێوە؟
تەنەکە خۆڵ. ئافرین ئەبێ بیکەیتە تەنەکە خۆڵەکەەوە هەر بژی بۆ چێوێ بیکەیتە تەنەکە خۆڵەکەەوە بۆی پاکبێ. بۆ ئەوەی ئەو ناو پاک بێ و ژینگەی کوردستان بپارێزین وایە؟ ئافرین تۆ زۆر مناڵێکی عاقڵ و وریایی. ئەتوانی گۆرانێکی خۆشم بۆ بڵێی؟ بەڵێ. دەی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ. ئاهەنگی گەورە و مناڵە هی دەی تەواو هەر بژی دەست خۆش زۆر سوپاس بۆ تۆ مناڵە ئازیزەکان ئەبێ هەمووتان بەڵێنم پێبەن کەوانەکانتان بەباشی بخوێنن باشە؟ ئەبێ ئەو پیتانە هەمووی فێر بن چونکە ئەو پیتانە سەرچاوەی دروستبوونی زمانی کوردیە وایە؟ زمانی کوردی زمانی دایکە ئەبێ هەمووتان زۆر بەباشی بیزانن بەڵێنم بەنێ کە جارێکی تر هاتمەوە ئێوە لە قۆناغێکی تری خوێندنابن باشە؟ ئەبێ وانەکانتان خوێن و بەردەوام تێبکۆشن باشە؟ کاتێکی خۆش بۆ هەمووتان ماڵاوە کاتێکی خۆش